بەیانی یەکەم ڕۆژی جەژنی قوربانە. دوای ئەوەی هاوڵاتیان دێنە مزگەوتەکان نوێژی جەژن ئەنجام دەدەن. مامۆسای مزگەوتەکە وتارێک پێشکەش دەکات. لە دوای وتارەکەش هەمووان ڕیزێک دەبەستن. گەورە و پیر و لاو منداڵ لە ڕیزەکەدان دەست دەکەن بە تەوقەکردن و ماچکردنی یەکدی. ئەوان دەیانەوێت بەم کاریان خوددا لە خۆیان ڕازی بکەن. وەڵی بەڕاستی شتێکی زۆر خۆشیانی کە بۆ تەوقەکردن و ماچکردنی یەکتریە هیچ گەردێک دڵەکانە نامێنێت، دڵت تاو تاو سافە بێت. ئەگەر ناخۆشیێکی ژەبێت دڵ ئێشانێک لەسەر مادیەن معنەویەن تەمە دنیاە هەموو تاقیکردنەوەی کتیایە بەڕاستی بە هەمومان بە هەموو شێوازەکان تاقیەکرێنەوە بەو شێوازەی کە ئیتر دڵ ئێشانێک دوور زوو بێت لێراتر لە بەرخاتری خۆی گەورە لە یەکتری گەرنی یەکتی ئازا بکەین و باوشەکەن بە یەکتریە و وڵی پەیامەکەمانەوەیە ئێمە شیعاری موسڵمانان نەگەێنین لەبەرەوەمە شیعارێکە ئەلحەمدوللا ئێمە تیا سەربەستین موسڵمانان تیا سەربەستن بەڕاستی ئێمە بۆیە تەوقە لەگەڵێکاکەین وەکو شتێکی دینی یعنی بەڕاستی بۆ پاکردنەوەی دڵەکانمانە لە پیسی و نەهامەتی و لەو دەردوودەرینەی بەرامبەر یەک بەکارێنین. بەڕاستی شتێکی باشە بۆ ئەوانەی کە ڕقی قینیان هەیە بەرامبەر یەک دەستکەنە ملیە گەد نازاییە لە یەککەن چونکە ئەم شتە بەڕاستی بۆ هەموو مسلمانێکە بۆی بغز و قینە و هیچ لە دڵتان نەمێنێت. پەیامی ئەوان ئاشتی و تەبایی و برایەتیە. هەمووشی لەو باوەشانەدا دەبیندرێتەوە کە لە دڵەوە گەردەن ئازادی لە یەک دەکەن. هەموو ئەوانەش پەیامی ئاینی پیرۆزی ئیسلام و خوددا داوای کردووە. لە ڕاستیە جەژن پەیامی زۆر گەورە و گرنگی تێدا یەکێک لەو پەیامە گرنگانە بریتێ لە پەیامی ئاشتەوایی و سوڵح و خۆشەویستی و تەبایی. وەکو خوای گەورە فەرمووی ئینەمە المؤمنون ئیخوە، ئیمانداران برای یەکن. بەڵام زۆر جار لەبەرەوەی کە ئێمە مرۆڤین لە دڵدا شت دروستە بێت ناڕەحەتی دروستە بێت، بەڵام مهم ئەوە ئێمە بە ئیزنی خوای گەورە کێشە و ناڕەحەتیەکان وەلا بنین و ئێمە لە پێناوی خوای پەروەردگار سوبحانەه وتعالە ئاشتەوایی بکەین سوڵح بکەین وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم. خوای گەورە فەرمی عەفوتانە بێ لێبوردەیتانە بێ. ئایا پێتان خۆش نییە خوای گەورە لێتان خۆش بێ؟ ئێمەش دەڵێن بەرەوەڵا هەموو بۆ لێخۆشبوونی خوای گەورە کۆبووینەتەوە. مسلمانان لێبوردن بەرامبەر یەکدی و یەکدیان خۆش دەوێت. جگەلەوەی مزگەوت کۆیان دەکاتەوە ماڵێکە بۆ پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکانیان لە دوای خواردنی نانی بەیانیش جارێکی دیکە تەقە لە دەرگای ماڵی یەکدی دەدەن و خێزان و خانەوادەکانیشیان پەیامی برایەتی و خۆشەویستی نوێ دەکەنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.